This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەبێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانین بۆ تاوتێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. لە ماوەی ڕابردوودا سەلەفیەت لە هەرێمی کوردستاندا بە جۆرێک لە جۆرەکان بەربڵاو بوو و کۆمەڵێک گەنج و خەڵکی لە دەوری خۆی کۆکردەوانێ. زۆرترین قسە لەسەر ئەم ڕەوتە ئیسلامیە کرا بەوەی کە باز لەوە دەکرا دەیانەوێت خلاف لە نێوان لایەنە سیاسەکاندا بە دیاریکراوی دەوترا بۆ بچووکردنەوەی هێزە ئیسلامیەکان ئەم ڕەوتە لە هەرێمی کوردستاندا دروست کراوە و زۆر جاریش ڕائیان یاخود بۆچوونیان وەرگیراوە لەسەر سیستمی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستاندا. لە ئێستادا کە لە دنیادا قسە لەسەر مەسەلەی تیرۆر دەکرێت و دەوترێت تیرۆر ناوچەکەی یاخود جیهانی بە شێوەیەکی گشتی گرتۆتەوانێ، دیسانەوە ڕووناکی دەخرێتەوە سەر سەلەفیەکان بەوەی کە ڕۆڵی سەلەفیەکان لە تۆخکردنەوەی تیرۆردا ڕۆڵێکی دیارە. ئەمە پرسیارە، من ئەم شەو هەوڵ دەدەم وەڵامەکەی بە ڕوونی لە یەکێک لە کەسایەتیە دیارەکانی یاخود ڕێبەرانی سەلەفیەت لە هەرێمی کوردستان وەربگرمەوە. تاوتوێی ئەم بابەتانە بە شێوەیەکی گشتی دەکەم لەگەڵ میوانەکەمدا دکتۆر عەبدولەتیف ئەحمەد، بەڕێوەبەری کەناڵی ئامۆژگاری. سوپاس بۆ ئامادەبوونت دکتۆر. بەڕێزان و کۆمیشە دیارەوەش دەرفەتانێ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRT پرسیار و سەرنجەکانی خۆتان بە کۆمنت بۆ من بنووسن لە پیجی NRT بۆ ئەوەی من هەوڵ بدەم زۆرترین وەڵامتان بۆ وەربگرمەوە. مەودای گفتوگۆ کەشمان حتمما بە کۆمنتەکانی ئێوە وەک هەمیشە فراوانتر دەبێت. دکتۆر دیسان سوپاس بۆ ئامادەبوونت. بە شێوەیەکی گشتی دەمەوێت سەرنجت بزانم لەسەر ئەو تەشەنەسەندنەی تیرۆر لە جیهاندا بە شێوەیەکی گشتی و هەمیشە ڕووناکیش دەخرێتە سەر سەلەفیەت کە دەوترێت ڕۆڵ و دەستیان هەیە لە تۆخکردنەوەی تیرۆر لە جیهاندا. الحەمدولله والصلاة والسلام على رسول الله. بوونی تیرۆر لە جیهاندا کە باست کرد، ئەگەر بدرێتە پاڵ ئیسلام کە دینی خوای پەروەردگارە بەگشتی، یا بدرێتە پاڵ سەلەفیەت کە بریتە لەو شێوازە دینداریەتی کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام و سەحابە لەسەری بوون، ئەمە زوڵمێکی گەورەیە. بۆ چونکە ئەگەر سەیری هەموو ئەو جەنگانە بکەین کە لە بینی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام مسلمانان لەگەڵ موشریکە کافرەکان ڕوویدا، بە درێژایی چەند جەنگێک کە ڕوویدا، وەکو سەرژمێر کراوە 203 کافر کوژرا لەگەڵ 183 مسلمان، کە ژمارەی هەموو کوژراوەکانی مسلمان و کافر ناگاتە 400 کەس. گەورەترین شەڕی ئیسلام کە ڕوویدا لەگەڵ کافر مەعرەکەی بەدر، غەزوەی بەدری کوبرا، کە ڕۆژێک شەڕ ڕوویدا. بەڵام کە بین سەیری تیرۆر و خەڵک کوشتن و خوێن ڕێژی بکەین لە غەیری ئیسلامدا، کە سەیری جەنجی جیهان بکەین یەکەم کە ئەوروپیەکان دەستیان پێکرد کە هیچی مسلمان نەبوو، نزیکی 8.5 ملیۆن خەڵک کوژرا. ئەوە ئیسلام نەبوو، غەیری ئیسلام بوو. بین تەماشای جەنجی جیهانی دووەم بکەین، دیسان ئیسلام نەبوو، غەیری ئیسلام ئەم جەنگەی هەڵگیرساند، نزیکی 70 تا 80 ملیۆن خەڵک کوژرا، کە زیاتر لە 40 ملیۆنی خەڵکی بێتاوان بوو، خەڵکی ناچەکدار بوو. ئەم ڕێژە زۆرانە لەکوێ؟ یا بەرهەمی شۆڕشی شیوعیەت کە 100 ملیۆن خەڵک زیاتر تێیدا کوژرا، کە ستالین زیاتر لە 69 ملیۆن کەس بەهۆی ئەوە کوژرا، و بەهۆی ماوتسیتۆنگ زیاتر لە 70 ملیۆن کەس کوژراوە، بەهۆی کابرای ئەڵمانی سەرۆکی ئەڵمانیا نزیکی 40 ملیۆن خەڵک کوژراوە. بەس کاری لەمانە ناکات، دەبێ ئەوەی ئێستا کە باسی تیرۆر دەکرێت مبەڕیر بۆ ئەوەی کە ئێستا ئەگوزارێ؟ نەخێر، نابێتە مبەڕیر. بەس دەبێت بە شێوەیەکی گشتی باز لەوە بکەم کە تیرۆر هەیە لە غەیری ئیسلامدا زیاترە، نەک لە ناو کەسانێک بە ناوی ئیسلامەوە بیکەن. ئەو جا بینە ناو کوشتارێک کاولکاریە کە بە ناوی ئیسلامەوە دەکرێت. ئایا ئیسلامی ڕاستەقینە لەگەڵیەتی؟ ئایا دینی ئیسلام لە پشت ئەمەیە؟ دەقەکانی قورئان و سنەتی لە پشتە؟ یعنی جەریمەت و تاوانە بەڕاستی کە گروپێک 1400 ساڵ پێش ئێستا ئیسلام مسلمانانی لێوریا کردوتەوە کە گروپی تیرۆریستین، گروپی خەواریجە. 1400 ساڵ پێش ئێستا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بەڕائەتی خۆی لەوانە دەربڕیوە، ئەوانەی لە ئیسلام کردوتە دەرەوە، دەفەرمێ یەخرجون من الدین. ئێستا ئێمە ئەمڕۆ بێن و بڵێن وڵا ئیسلام ئەم بەم کارە هەڵدەستێ کە 1400 ساڵ پێش ئێستا ئیسلام بەڕائەتی لەم کارانە کردووە. بۆیە هەر کەسێک بیەوێت تۆمەتی تیرۆر، تۆمەتی خوێن ڕێژی، کاولکاری، خەڵک کوژی بە ناحەق ئەوە بداتە پاڵ ئیسلام،
ئەو پەڕیزوو مستەمر بەڵام خۆ ئەوانەی کە ئەوە دەکەن ئەوانەی کە تیرۆر دەکەن بە پاڵپشتی دەقی قورئانی ئەمە ناکەن شەرت نییە کە بە پاڵپشتی دەقی ڕاستە بێبەری کراون بەڵام دیسانەوە نمونەی ئاەت نمونەی قورئان ناو قورئان ناهێنەوانێ بۆ ئەو کارانی ئەنجام دەدەن شەرت نییە هەر کەسێک کەوتی خوا وای فەرمووە قسەکەی ڕاست بێت و فعلەن فەرمودەکەی خوای پەروەردگار بەڵگە بێ لەسەر کارە تیرۆریستەکەی کە ئەو دەیکات لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە خوارج سەری هەڵدا دوولخوەیسرا دوای ئەوە لە سەردەمی خەلیفە عەلی کوڕی ئەبی تاڵیب ڕەزای خوای گەورەی لێبێ کە سەریان هەڵدا هاتن خەلیفە عەلییان شەهید کرد و زۆرێک لە سەحابەیان شەهید کرد هەمووش بە بەڵگەی بەدحاڵیبوونی خۆیان لە قورئان بەڵگە نییە لەسەر ئەوە بەڵام ئەو دێ بە غەڵەت لێی حاڵی دەبێت و ئاەتێک کە باز لە کافر دەکات دێ بەسەر موسڵماندا تەطبیق دەکات و لە ناوی دەبات ئەوجا کە باز لە کافریش کە کافرێک کە محارب بێ و جەنگکە بەڵام ئەوان بە هەموو شێوازێک دێن ئاەتێک بە غەڵەت بەکاردێنێ بۆ سەر کەسانێکی بێتاوان جا چه مسلمان بێت چه کەسێکی کافرە بەڵام جەنگاوەر نییە و دژت نییە دێ بە غەڵەتەوە بەکاری دێن و دەژڵە قورئان بەڵام لە حقیقەتدا قورئان بەریئە لەوە ئیسلام بەریئە لەوە و منهجی سەلەفیش یعنی منهجی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئەوەی کە سەحابە لەسەری بووە بەریئن لەو جۆرە تیرۆریستی و ئەو جۆرە کاولکاریە. سپاس دکتۆر گرفتێکی بچووکی دەنگ هەیە وچانێکی کورد وەردەگرینەوە ئەو گرفتە چارەسەر دەکەین بەڕێزان وچانێکی کورد وەردەگرین و لەگەڵمان بمێنەوە. بۆنەی هاتنی وەرزی بەهارەوە وەکەمی شەکەپرەکانی چاڤیلاند ئامادەیە بۆ پێشوازی لە میوانە بەڕێزەکان بەبێ بەرامبەر بە باشترین خزمەتگوزاری لە کارەبا و ئاو و مقەڵی لە ناو سروشتی جوانی چاڤیلاندا بۆ بەسەربردنی خۆشترین کاتەکانتان چاڤیلاند شوێنێکە بۆ حەوانەوە چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان گفتوگەکەمان بەردەوامە لەگەڵ دکتۆر عەبدولەتیف ئەحمەد بەڕێوەبەری کەناڵی ئامۆژگاری دکتۆر بەراوردێکت کرد لە نێوان جەنگە جیهانەکانی دنیا و ئەوەی کە گوزەراوە لە ماوەی ڕابردوودا بە مەسەلەی تیرۆر یاخود بەراوردەکە لە نێوان خەڵکی ئیسلامی و نائیسلامیدا بەڵام جەنگ و تیرۆر دوو بابەتی جیاوازن لە یەکتر وانە یعنی جەنگ حاڵەتێکە کە شەڕە و ڕوو ئەدات بەڵام تیرۆر حاڵەتێکی ڕێکخراوە و بەمەبەست خەڵکانێک یاخۆت لایەنێکی دیاریکراوە کرێتە ئاماچ ینی زیاتر چییە بە کاری تیرۆریستی هەڵدەستێ ئایا کەسێکە کە فعلەن لە دینی ئیسلام گەیشتووە لە ئاینی ئیسلامی پیرۆز گەیشتووە و دەچێت خەڵکانێکی بێتاوان دەکوژێت نەخێر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من خەرەجە عەلا ئومەتی فيضرب برها وفاجرها ولا يتحاشى منها فليس مني ولست منه ولا يريد علي الحوض هەر کەسێ بچێتە ناو خەڵکە و دەستگا بە خەڵک کوشتن ئەوە نە لە منە نەمنیش لەوم و نە دێتە سەر حەوضی منیشەوە و هەرو ئەوە سەبارەت بە ئیماندار کە نابێ بکوژێ ئەی سەبارەت بە کافر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من قەتەل معاهەدًا لەم یەڕح رائحەة الجەنە هەر کافرێک کە پەیمانێک و بەڵێنێک لە بینی ئەوان و لە بینی موسڵماناندا هەیە لە بینی وڵاتە موسڵمانەکاندا هەیە ئیتیفاقیەک هەیە واتە جەنگ نییە حاڵەتی جەنگ نییە تۆ بچی بیکوژی و بتکوژێ معاهدەیەک هەیە هەر کەسێک مسلمان بچی ئەو کافرە بکوژێ ئەوە بۆنی بەهەشت ناکە ئەوە چێ دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆیە لە ئیسلامدا ئەوە نیە تۆ بچیتە ناو خەڵک وەڵام دەچم خۆم دەتەقێنمەوە خەڵکێک دەکوژم بۆیە لە کاتێکدا کە لە ئەمریکا تەقینەوەی دوو بورجەکە کرا من ئەو کاتە کتابێکم بە عەرەبی نووسی ئێستاش کە کردومانەتە کوردی بەڕائەتی سەلەفیەت و پشتیوانانی شوێنکەوتوانی
لە تەقینەوە و تیرۆر و پشتیوانانی سەلەفیەت بەری ئەلەوشت ئەوەی کە لە ئەمریکا بکرێ ئەوەی کە لە بەلجیکا دەکرێت سەلەفیەت بەری ئەلەوە بۆ چکەمە هیچ خزمەتێک بە ئیسلام ناکات یکەواتە تێبێ ڕەوتەکانی تری هیچ خزمەتێک بەڵە بێگومان ئەو ڕەوتە تیرۆریستیە کە بەغەڵەت لە دین حاڵی بووە توندڕەوە زێدەڕەوە لە ئیسلامدا کە درێژە پێدەری خەواریجەکانی قەدیمە سەلەفیەت لە چۆ دێت سەلەفیەت بۆ خۆی لە سعودیەوە نایەتەوەی نەوەڵا سەلەفیەت بەشێکی زۆر لە زانانی براکەم سەلەفیەوە دەکەن ئەگەر بێت و سەلەفیەت و سعودیە بە یەکەوە ڕابط بکەین غەڵەتە ئەوە سەلەفیەت لە هەموو دنیادا بڕۆ ئەمریکا سەلەفی لێیە بڕۆ بەریتانیا لێیەتی بڕۆ رووسیا لێیەتی سەلەفیەت یعنی گەڕانەوە بۆ سەر ئەو دینە پاکەی کە پێغەمبەر و سەحابە لەسەری بووە کە قورئان و حەدیثە ئەوە سەلەفیەتە جا لە سەردەمەی ئەمڕۆماندا بۆ نمونە سعودیە منهەجی زاناکانی قورئان و سنەتە خۆ ساڵانێکە بووانە بوو یا بۆ نمونە بەڵام ئێستا وایە پەیوەندی دیندارێتی سەلەفیەت بە سیاسەتی حکوومەتێکەوە نییە ئەمە دینە بۆ نمونە بەیانی منهەجی سعودیە بگۆڕێ بۆ شتێکی تر سەلەفیەت هەر دەمێنێ حکوومەتەکە گۆڕاوە نظامی بۆیە مەسەلەی سەلەفیەت براکەم بریتینە لە حیزبێک و بریتینە لە دەوڵەتێک بریتە لە ئەو دینە پاکەی لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سڵام زانایان بەشێکی زۆر لەما گەورانەی کە پاڵپشتی لە سەلەفیەتەکەن و ئێستا خاوەندارەتی لەو ڕێبازە دەکەن لە سعودیە بەڵام بۆچی خەڵکانی سعودیە زۆرترینی ئەو نمونانن کە بەشدارن لە تەقینەوە و چیرۆرەکاندا لە جیهاندا هەر ئەو تەقانەوەی دوو بورجەکە 11 سپتەمبەری ئەمریکا کە باسی ئێمەش لە ناو داعشدا پانزە لەو کەسانە سعودیە بەڵێ لە سعودیە لە مەکە و مەدینە کافر و منافق و مشریک هەبوو کە دژایەتی پێغەمبەری خوای دەکریانە بوو هەبوو کاک کەواتە بڵێ لە وڵاتێکدا کەسی تێدا نابێت تیرۆریست بێ کەسی تێدا نابێت فکری خراپ بێ لە هەموو وڵاتێک بەس بۆ زۆری نەیە بۆ لایەنە زاڵەکە بەیانی بە حکمی ئەوەی کە وڵاتێکی گەورەیە و ژمارەی زۆرە و کەسانێکی تێدایە کە فکریان منحریفە فکریان فکری سەلەفینی ئەوانە خەڵک هاان دەدەن باشە بەڵام خۆ لەگەڵ ئەوەشدا یاعجابێکی زۆر هەیە لەلایەن دکتۆر عەبدولەتیف و تەنانەت لە کەناڵەکەشتانەوە بەرامبەر بە سعودیە و تەنانەت بە سیستەمی حکومڕانی بەرامبەر دەوڵەت ئێمە ئیعجاب شتمانە بێ پرسیارێکم لێکراوە لە سایتێکدایە نازام لە ڕۆژنامەی ئاوێنەوە بزانم ئایا ئەو نظامە حکومڕانیەی کە لە سعودیە دەکرێت کە منهەج دەڵێ قورئان و سنەتە پێی ڕازین بەڵێ پێی ڕازین چۆن کەسێک بە قورئان و سنەت ڕازینی بێ کەواتە موسڵمان نییە نەگوڵا بە تەفاسیلی وردەکاری و مەلەکیەت و نازانم پادشایەتی ئەوە شتێکی ترە بەڵام دەستوری وڵاتیان دەستورێکی علمانی نییە دەستورێکی قورئان و حەدیثە خۆیان شەرم ناکەن بە ئاشکرا بەزەوترێ ئەو دەستورە زۆرترین خەڵکی توندڕە و زۆرترین تیرۆریست بەرهەمە هێنن ئەمڕۆ کە تەحالوفێکی ئیسلامی دروست بووە دژ بە تیرۆر چێ دروستی کردووە بە قیادەی چییە دژی تیرۆر دژی داعشیشمە باشە بەڵام خۆ لە ناو داعشیشدا نییە باشە لە 22,000 چەکدار لە 125 خەڵکی سعودیان وڵاتی یەکەمە لەو چەکدارە عەرەبانی کە لەناو ئەمەوەت پێ بڵێم کە سعودیا ئاوهایە تۆش دەڵێ دەستور و ئەویان شتێکی باشە و خەڵکی کوردستانی ئێمە لە هەموو وڵاتانی دنیا زیاتر قوربانیان داوە بەدەست داعش و زیاتر بەرەنگاری داعش دەکەن یان نایکەن کوردستان ئەیکایە نایکە کوردستان بەڵێ لەگەڵ ئەوەشدا کەسانێکی سەر لە شێوا و لەم کوردستانە ڕۆیشتون بۆ ناو داعشیانە ڕۆیشتون خەتای حکوومەت و وڵات و میلەتەکەمانە باشە مانە ئەوەیە کە کەسانێک هەبوو کە کەسانێک هەبوو دەڵێن کاریگەری فکری سەلەفیە بەڵێ کە خەڵکێک لە ناو کوردستان دەچێتە داعش لە سعودیە دەچێتە داعش ئەمە درۆیەکی زەقە بۆتانکردن ئاسانە هەر کەسێ بێ بۆتان کە دەتوانێت بیکات ئەو جارە ئەگەر سەلەفیەت لەگەڵ داعش بێ شەرم ناکات چۆن دەبێ ئێمە بە ئاشکرا بڵێن ئەمانە کەسانێکی تیرۆریستن و دوعا بۆ پێشمەرگە بکەین و کۆمەک و هاوکاری بۆ پێشمەرگە کۆکەینەوە بیبین لەگەڵ ئەوەشدا وەڵا ئەمانە پشتیوانی لە داعش دەکەن هیچ کەسێ واناڵە کەسێکی بێعەقڵ نەبێ کەسێکی باشەوترێ بەعەلەنی من ناکرێ بەڵام پەروەردەکردنی ئەو خەڵکانی پەروەردە دەکەین لەسەر بەو جۆرە پەروەردە دەکرێن کە خەڵک ئاسان بچنە ناو داعشیان هەر ڕێکخراوێکی دیکەی بەعەکسەوە تەحەدا دەکەم سەلەفیەک بێنن پەروەردەی ئێمە بێت و چ بێتە ناو داعش تەحەدا دەکەین بیهێنن قل هاتوا برهانكم إن كنتم صادقين أصل أساسي نی ئەوە بۆ چکەمە خەڵک وا پەروەردە دەکەین چۆن بڕوانێتە ئەو خەڵکە ئەم خەڵکە موسڵمانە با تاوانی شەبێ با کەم تەرخەمی شەبێ با قسووری شەبێ لەگەڵەوەدا ئەو خەڵکە موسڵمانە وا سەیری خەڵکە موسڵمانە کەم تەرخەمی شەبێ خەڵکمان وا پەروەردە نەکردو ئەم خەڵکە هەمووی مولحیدە هەمووی کافرە هەمووی مرتەدە خوێنی حەڵاڵە دەی با شۆڕشێکەکەین دەی بە ما ساڵەهای ساڵە کە لەم کوردستانە دەمانەوێت خەڵک پەروەردەکەین لەسەر پەروەردەیان کەین لە قەدیمەوە تا ئەمڕۆژ دەیڵێن کە ئەم وڵاتی ئێمە شایستی ئەوە نییە کە جیهادی دژ بکرێت و بە کافر و مرتەددا بندرێت کەواتە کاتێک من خەڵک وا پەروەردەکەم پەروەردەی من دەچێتە ناو داعش ئەبەدەن
ئەمە تەنها بۆتانێکە ناحەزانی سەلەفی بۆ سەلەفیەت دەیکە چکە هیچ باشە بەڵگەیان پێنەما ناچار دێن وەکو ئەگەرێک بۆ وەرگرتنی قسەکەی تۆ ئەگەر سەلەفیەت دژی توندڕەوی و چیرۆرە ئەوەی کە بە ناوی ئیسلامەوە دەکرێت و ئەوە دەکەوێتە ئەستۆی ڕەوتەکانی دیکەی ئیسلامەوەکو تۆ باست کرد نەوعێکە لە هەندان لەلایەن ئەوانەوە دیسانەوە نقطەی زۆعف نییە بۆ سەلەفیەت کە نەیتوانیوە ئەم ڕەوتە کاڵ بکاتەوانێ توانیوێتی ئەگەر داوای سەلەفیەت نەبووایە لە عالەمدا بەگشتی و لە کوردستانی ئێمەدا بە تایبەتی ئەگەر سەرژمێری گەنجانی کوردی داعش بکەین کە بڵین بۆ نمونە 200 یا 300 گەنج ڕۆیشتووە بەخوا ئێستا 3000 و 5000 و 10000 گەنج لە کوردستانی ئێمە لە ناو داعش دەبوو جگە لەوەش کە خەلایە لێرە زۆر دەبوو بەس ئەو داوە سەلەفیە وای کردووە هەرچەندە هەڕەشەمان بۆ هاتووە تهدید دەکرێن لەلایەن داعشەوە گوێ نادەین الحەمدولله بۆ چکە دینە پاسەوانی کردن لە دینی ئەم میلەتە لە خوێنی ئەم میلەتە لە ئەخلاقی ئەم میلەتە موسڵمانە بە دینی دەزانی بە واجبی دەزانین باشە بەڵام خۆ ئێستاژەوە تا ڕێکخراوێکی تیرۆریستی کە بە ناوی ئیسلامەوە ئیدعا دەکات جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە یانی مەبەستەوەی کە دڵی کاڵ بوونەتەوە ئێمە تەسیرمان هەبوو ئەڵم کوامەیە تەسیرەکە ئەوە نیە ئێستا ڕێکخراوێک دنیای جیرۆ دەکردەوە بە دەستخۆیەوە ئەمریکا هەیە و رووسیا هەیە و هەموو دووەلی زلهێز هەیە و بە تۆپ و تیارەکەی و نەیانتوانیەوە داعش لە ناوبەرن دەتەوێت عەبدولەتیف لە ناوی بەڵام ئەمە فکرە ئێمە مناقەشەی فکر دەکەین خۆ من ناڵێم بۆچی ئەوە بە تۆپ و دەبابەکانتان لێراوە براکەم کراوە بە فەزڵی خوای گەورە کوردستانی ئێمە زۆر پارێزراوە لەوەی کە گەنجانی متەئەسیر بن یعنی لە کاتێکدا کە سەیرکەین داعش لە ناو وڵاتی ئێمەدایە هجوم بۆ سەر وڵاتی خۆمان دەکات لەگەڵ ئەوەشدا ڕێژەی گەنجانێک کە چوبنەتە ناو داعش زۆر کەمن ئێمە کاریگەری ئەو داوایە بە فەزڵی خوای گەورە ئەجینا خەڵکانێک زۆر حەماسی بە تایبەتی گەنج عاتیفە و حەماسی هەیە و بەڕاستی دەزانێت و خەڵکانێکیش هانیان دەدا و دەڕۆن بۆ ناوی بەس ڕێژەیان زۆر کەم الحەمدولله باشە بێنەوە سەر مەسەلەی سعودیە یعنی من ئەو پاڵپشتی کە تۆڵی من بە هەندێک وردەکاریەوە نامەوێت پاڵپشتی سعودیە من ئیشم بە سعودیانی براکێ بەڵام ئەو فکرەی کە لەوێ بەرەمەهێنرێ بەڵام تۆ ئەخرجار پاڵپشتی دەیەکی وانە ئەو تا وتم لەو دەستورەی کە دەڵێ دەستورم قورئان و سنەتە تورکیا بیکا پاڵپشتی لێ دەکەم کوردستان بیکا پاڵپشتی لێ دەکەم تۆ بیکەی پاڵپشتی لە قورئان و سنەت ئەو ڕێکخراوە پڕمەترسی کە باسم کرد داعش زۆرترین خەڵکەکانی لە سعودیە و ڕۆشتونەتە ئەوێ گەڕاینەوە بۆ هەمان نقطەوە بزانام وەڵام دایتەوە تاوە پرسیارێکتر آخر وەڵام وەرنەگرتەوە دنیا بینەرانیش وەڵامیان وەرنەگرتەوە من مەسئول نیم لەوە باشە تۆ ئەوم بۆ وردکەرەوانێک کە دەڵێ بە وردەکاریەوە لەگەڵینیم لەگەڵ دەستور و سیستەمەکەیان کە پشتگیری پاڵپشتی لە قورئان و حەدیث دەکات ئەی لەگەڵ چیانی دەگەر لەگەڵ ئەوەیەتیان هەر شتێک پێچەوانی قورئان و سنەت بێ لە سعودیە بکرێ لە کوردستان بکرێ لە هەر وڵاتێ بکرێ من لەگەڵی نیم یعنی لە سعودیەش کە دەستورەکەیان بە پاڵپشتی بە قورئان بەحەدیث دەکرێت لە پاڵەوەدا لادانی شەیە تۆ ڕەتی دەکەیتەوانێ ئەرە وەڵڵا لە هەر شوێنێ بکرێ ڕەتی دەکەمەوە خۆم کە هەڵام کردوای پەشیمان دەڵێم ئەوەی من کردم هەڵە بوو خەڵچینە مەخەڵەتێ باشە با نمونەیە گوەر بگرین بۆ نمونە لە سعودیا لەسەر دزیکردن دەستی خەڵک گەبڕێت تۆ پاڵپشتی لە مەدەکە یان ڕەتی دەکرێت بەڕاستی کارێکی باش ئەی بیان خێنە سجنەوە و ساڵەهای ساڵ لە سجندا بن و فێری دزی ببن و فێری ئەنواع و ئەشکال تەسەڕوفات ببن هیچیش لە مەوزوعەکە ناگۆڕێ دزەکان لە یەکتر ئەو دەڵێت تۆ چۆن دزیت کرد من ئاوایی تۆ چۆن کردمیش ئاوا کردم ئەو جاکە هاتە دەرەوە دزی چاتر بکە ئەمە چییە بەڵام یەک جار دەستی دزێک ببڕدرێت بە دەستێکی براوە بێتە ناو شار دەبێتە عیبرەت بۆ هەموو مناقەشەی زانایانی ئاینیە لە ئێستا خۆ دەوترێت ئەم خەڵکانە شایانی چاکردنن دەکرێت چا بکرێن ئەگەر بۆ سەر وەختێت ماشاءالله چاکراوە بڕینی دەستڕاست بووبێ بۆ ئێستا نا گەورەترین سجن زۆرترین ڕێژەی سجن لە ئەمریکایە ئەو هەموو سجنە گەورانە کەم داراییەکی زۆر زۆر زەبەلاحی بۆ تەرخان کراوە گەورەترین پەیوەندی بە فراوان گەورەترین کوشتاریش گەورەترین ئیغتیساب گەورەترین دزی گەورەترین مافیاش لە ئەمریکایە بۆ ئەوە چارەسەری ناکە براکەم ئەوجا لە قەزیەک با حاڵی بین هەر مەوزوعێک لە دینی خوادا کە بەڵگەی قورئانی لەسەر بوو بەڵگەی حەدیثی صحیح لەسەر بوو ئەگەر هەموو دنیا بڵێ غەڵەتە من دەڵێم ڕاستە ئەو جملەوە نییە وەڵا ئاخر فڵانە کەس ڕەخ نەدەگرێت خوا دەفەرمێ ڕاستە خوا ئەو خوای من و توی دروست کردووە کەواتە پێویست ناکە لەسەرەوە هەر مناقەشە بکەین ئیلا لە حاڵەتێکدا کە بۆ نمونە عامل مەجاعە ساڵی برسێتی بوو عومەر ڕەزای خوای گەورەی لێ بێ فەرمووی بە سەبەبی ئەوە ئێستا مەرجی دەستبڕین نییە نابێت دەست ببڕدرێ ئەوە جیاوازە ئەجینان دەقەکانی قورئان و سنەت ئێمەی مسلمان دەیخینە سەر و سەرچاومان لێلا نادەین وە شەرمیش لە کەس ناکەین سەرمان پێی بەرزە هەرچی دەستورێکی تر پێچوانی قورئان و حەدیث بێ دەیخینە زبڵدانەوە بەخوا من دەمەوێت هەر لەسەر سعودیا بمێنمەوانێ دووهەمین وڵاتە لەسەر ئاستی جیهان لە پاش کۆماری ئیسلامی ئێران و
ئەو وڵاتانی کە بڕیاری سێدارە لەبەرەوەی وەکوتن پێێنی بە سعودیەوە بەخوا لە پەیامەکانی وەرەوە سەر مۆزوعەکەمان پەیامە میدیایەکەشداندا جۆرێک لە پاڵ پشتیکردن هەیە بۆ سعودی هاتو بڕهانە خەڵکانێک ئەو لێدوان دلیلێکە بۆ ڕۆژنامەی ئەمە ئاوێنەیەکی کە لە کەناڵی ئامۆژگاری ئەڵێم ئەوە بنمونونەکە تۆ داوای دکمنتەکەی مەڵێستا نتوانم ئەرشیفی ئێوە بێن ناشتوانی کەناڵی ئێمە سەر بەخۆی باشە بارحاڵ تەیدی ئەو ژمارە زۆری لە سێدارە دانیش دەکەی لە سعودیا مجاچوزانم خۆ لە مەکتەبی محکەمەکە دانەنیش بمایە لەسەر چی لە سێدارە دراوە بۆ چی لە سێدارە دراون و لە خۆمە بڵێم ئایا ناغەڵەتە کاکە چیم داولەوە مەسلەی قەدەغەکردنی شۆفێری بۆ ئافرەتان ئەوە لێرە پرسیارتان لێکردم و وەڵامم دایە و دووبارەش وەڵام نادەمەوە حەزم لە پرسیاری تکرار نییە لێرە پرسیارتان کرد و وەڵام دایەوە باشە ئاخر تۆ ئەڵێی تەیدی سعودیە دەکەم بە هەندێ وردەکاری وتت بە هەندێ وردەکاریەوە نا بۆ خۆ داوات برای بەڕێزم ئەڵێم تەیدی قورئان و دەستوری قورئان و سنە دەکەم لە هەر شوێنێک باشە تۆش بۆ ناتوێ وەڵامیەوە بێتوانێ هیچ پێم تەیدی ئەوە دەکەی کە شۆفێری وتم هەر پرسیارێک لەم شوێنێ ئێوە لێم کرابێت دووبارە بێتەوە وەڵام بە تەفاسیل بیرمە بە تەفاسیل ئەو کاتیش وەڵامت نایەمەوە فەرموو پرسیارێکتر ئەمێ وەڵامیەوە بێتوانێ وتم وەڵام داوەتەوە دووبارەی ناکەمەوە بەس بۆ ناتوێ حەزم لە تکرارنی حەزم لە تکرارنی فەرموو نا من هەستەکەم ناتوێ وەڵامی بێتەوە هۆکارێکەیە فەرموو هۆکارێکەیە بەخوا تانی هاتی بەرنامەکە پرسیار نەکەر ئەم مۆزوعی دیکەم زۆر کاتەکەم بۆ نابم بەڵام ئەمێ بزانم بۆ یعنی هۆکارەکەی چیە ناشزانیت بەڵام خراپ نییە ئەمە خەڵک ئێستا وەڵامی بزانێت دکتۆر عەبدوڵەتیف لەسەر و بابەتە ڕەئی چۆنە پێی وایە سعودیە کارێکی باشە کایان خراپ من ئەڵێن بێ وەڵامی بۆ خۆی وەڵام نیم براکەم وەڵامی قورئان و سنەتم نەکی سعودیە ئیشم بەوەی سعودی کاشتێکی باشە بە پشتبەستن بە قورئان و سنە دەوەی کە دەیەوێت ئافرەتان شۆفێری نەکەن پرسیاری ترتە یا تەواو ئەمێ وەڵامی وەربگرم من نابۆ بینەرەکان بۆ خەڵکانی کە شوێنت کەوتون لای کە پرسیاری ترتە بێدەنا کۆتایی هات لای من ناتوێ وەڵام بیتوانێ وەڵام داویتەوە پێشتر ئێستا ئەمێ وەڵام وەربگرم حەزم لە تکرار نیوت باشە بابەتێکی دیکە ئەوەیە کە بۆچی سەلەفیەت ئەوەندە پاڵ پشتە دیسانەوە دێڵێمەوە هەرچەند تۆ مشکلت هەیە لەگەڵەوەیە بە زانایانی سعودیە یعنی بۆ دەوترێ بۆچی پاڵپشت نییە بە ئەزهەر لە کاتێکە ئەمە لە هەرێمی کوردستان چونکە عادەتەن سەلەفیەت یاخود سعودیە زۆر پشتگیری لە سونە دەکا بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان مەسەبی جیاوازمان هەیە هەتا ئاینی جیاوازمان هەیە تەنانەت لە ماوەی داوە زەردەشتەکانیش لە تەشەنەکردنان و تۆ قسەتە بوو حتمما ئەوەش دەکەمە گفتوگۆ بۆچی بە تەنیا ئیعجابتان لەسەر ئەو خەڵکانەیە کە پاڵپشتی لە ڕێباز یاخود لە مەزهەبی سونە دەکەن خۆم سنی مەذهبم براکەم تەنها سنەتی پێغەمبەریشم پێ ڕاستە عەلەیهی سەڵات وسەلام و هەر شتێکی لە سونە لادا بەلامەوە ڕاست نییە ئەمە وەڵامەکەم ئەوجا سەیری بەرهەمی پەروەردەی ئەزهەرکە و سەیری بەرهەمی پەروەردەی سعودیە بکە دوو وڵاتی بە حساب سنین باش پەروەردەی ئەزهەر بریتیە لە ئەو وڵاتەی کە دەیبینین فیتنە و ئاژاوە و مەشاکیل و خوێن ڕێژی و دەیبینین چی تێدا بەرهەم هاتووە بەڵام سعودیە وڵاتێکی مستەقر و ئەمان و من لە ساڵی 95 چوون بۆ سعودیە لە 95 بۆ عومرە چوون بۆ سعودیە پرسیارم کرد دۆلار بە چەند بوو $100 بە 375 ریالی سعودی بوو ئەم ساڵ بۆ عومرە چوومەوە پرسیارم کردبی گۆڕمەوە $100 375 ریالی سعودیە ئەمان ئیستقرار ئەمە بۆ خراپە یعنی کە کوردستانی ئێمە وای لێبێ کارێکی خراپە بەڵام بەسەر جادەش ملی خەڵکە پەڕێنرێ وەڵا هەر کەسێک خراپ بێت و هەر کەسێک فیتنەجێر و ئاژاوەجێر و پیاوکوژ و خوێن ڕێژ بێ یا خوار ملی پەڕێنرێ بۆچی باشە پێی دێوەکە یان هیچ هەر لێ گەڕم ملی خەڵک پەڕێناویش یعنی بۆ نمونە یەکێک لەوانەیە کە لەم ماوەیە ملی پەڕێنرا چێ بوو داعشێکی تیرۆریست بوو ئامۆزاکەی خۆی چونکە عسکەر بوو لە سعودیە بردبووی خەڵەتاند بووی وەرە با بچین بۆ سەفرە و بۆ سەیران دوایی دەڵێ من ئەبوو بەکر بەغدادی کە خەلیفەی موسڵمانانە ئەمری پێکردووم کە هەر کەسێک جوندی بوو عسکەر بوو دەبێ بیکوژم ڕێک ئامۆزاکەی دەکوژێت دوایش سوڵتەی سعودی دەیدۆزێتەوە لە هەر شوێنێک بێ لە خلالی 24 ساعت داهێنایەن و ئەوە تۆی داعشی فڵانە کەست بۆ کوشت تاوانی چی بوو بەزەوەی عسکەرە لە ملیاندا و کوشتیانەوە کارێکی باش بۆیە خراپ بوو ئەگەر وانە کرێ ئەوەیە براکەم ئێستا قسە لە بەس ئێمە سەیری ئەوە ناکەین بۆ لە ملیاندا پرسیار لەوە ناکەین بۆ لە ملیاندا کاکە سعودیە ملی خەڵکێکیان پەڕاند کاکە ملی کەسێکی پەڕاندووە کە دوێنێ ئامۆزای خۆی کوشتووە داعشە تیرۆریستێکە چووە عسکەرێکی فەقیری کوشتووە باز لەوە ناکرێت طبعا ئەو لاپەڕەیە هەڵ نادرێتەوە
علمانیەکان دێن ئەو لاپەڕەیە تر کاکە سەری کەسێکیان پەڕاند ئەو کەسە کە سەری نەپەڕێنی بەیانی و دوو بەیانی دە کەسی تری بێتوانی ئەواش دەکوژێت ئێمە کارێکی باشە براکەم بۆیە خوای گەوردە فەرمێ وەلەکم فی القیصاص حیات یا ئولی الألباب تۆڵەسەنەوە قیصاص ئەوە ژیان لەوەدایە دەوەرە باجاریش تر کەسێکتر بێرە ئەو کارە بکە بەس دوار بڵێ لێ گەڕەقەی ناکە کاکە نابێت چۆن بێ بیکوژیتەوە ئێدە لێ گەڕە با بچێت بە کەیفی خەڵک بکوژێت بۆیە ئەوەی کە خوا داینەوە کارێکی ڕەوایە براکەم باشە بەڵام چێ ئەو بڕیارە دەدا کە چێ تیرۆریستە یان چێ تاوانبارە بۆ ئەوەی بڕیارێکی لەو جۆری بەسەرا بسەپێنرێ بێگومان زانایان ئەوانەی کە ئەهلی علمن ئەوانەی کە ئاگایان لە قورئان و سنەتە جای دەکەنەوە کە چێ تیرۆریستە ئەو جا تیرۆریستان تەسەڕوفاتە خراپەکانیان حی على الصلاة هاوار دەکات دیارە چێ تیرۆریستە براکە ئەوەی کە مسلمان بە کافر دەزانێت خوێنی مسلمان بە حەڵال دەزانێت بۆتە سەبەبی بەڵاو نەهامەتی بۆ مسلمانان بە حسابی خۆیان جیهاد دەکەن بە حسابی خۆیان خزمەت بە ئیسلام دەکەن بەڵام گەورەترین زەرەر لە ئیسلام ئەوان لە ئیسلامیان داوە بوونەتە پەڵەیەکی ڕەش بەسەر ئیسلامەوە بۆیە ئیشیان دیارە و ڕوون و ئاشکرا بەڵام خەڵکیشە بۆ لەسەرەوەی کە مەزەبەکەی جیاواز بۆ لە سێدارە دراوە بەڕای لە سێدارەدانی بۆ دەرکراوە لەسەرەوەی شیعە بووە ئەمە ئیشمە بۆ نییە کاک من وتم نا حاکمێکم لە محکەمەکانی سعودیە تاوەکو بڕیاردەم ئەوەیانتان تەواو بۆیانتان تەواو محکەمەی تەمیز نیم خۆچیم داوە لەو بەزمان بەگشتی پرسیارم لێ دەکەی قورئان و سنت من لەسەر سەر و سەر چاومە تەواو ئەمما کەسێک بە غەڵەت تەطبیقی کا بە غەڵەت حاڵی بێلەی یا مەرامێکی تری هەبێ لە پشت ئەوەدا ئەوە لەگەڵی نین ڕوئیای دکتۆر عەبدوڵەتیف لەسەر شیعە چۆنە وتم من سنیم وازەحە ڕای من جیاوازە لە ڕای ئەوان بەڵامیش مەزەبێکی بەربڵاو و خەڵکانی بەردەوام لەگەڵ لە گفتوگۆ و مناقەشەدان لەگەڵ سنیەوە نیە بەڵێ یعنی من ڕوئای تۆ بزانم لەسەر ئەوان کە بەلامەوە ڕاستنی ڕێبازێکی گونجاوە دەکرێت بای ئەوەن مناقەشیان لەگەڵ بکرێ و ئاشتەواییان لەگەڵ ناجا ئەوان کەی مناقەشە لەگەڵ ئێمە دەکەن ئەوان ئەسڵەن يعني قبولی مناقەشە خەوارج جنەوان نا ئەوان قبولی مناقەشەیان نییە براکەم يعني لە کۆمەڵشتدا ئەوانەی کە ئێمە بەلامانەوە کەسانێکی بەڕێز و پیرۆزن بەلای ئەوانەوە قبول نییە ئەبوو بەکر و عومەر کە خەلیفەی یەکەم و دومی مسلمانانە و عوثمان بەلای ئەوانەوە مرتد و کافرن بەلای ئێمە وانە مسلمان و تاجی سەرمان و پیاوی بەڕێزن مسلمان عائشەی دایکی ئیماندار ناکرێن لە ڕوئیای ئێوە هەر کاتێک هەموو ئومەت تەکفیر کرا ئەوجا دەبێت ئەبوو بەکر تەکفیر بکرێ ئەبوو بەکر سەحابی پێغەمبەری خوا بوو خەلیفەی مسلمانان بوو عائشەی دایکی ئیماندارانە خێزانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئێمە لای ئێمە ئەوەیە ئێکە لای ئەوان ئافرەتێکی داوێن پیس بێ پەنا بەخواکەواتە فەرق باش من هەربێ بێمەوە سەر سعود دیار چەند تۆ پێت ناخۆشە کە زۆر ئەو مناقەشەیە دەکەم بۆچی پێم ناخۆشە چکە من ئیشم بە سیاسەت و حکوومەت نییە کاکە گیان من ئیشم بە قورئان و سنەتە باشە بەڵام من لە مەسائلی فکریشدا یعنی خۆ لەماکانی ئەوێ هەتەنانە دەوترێت دکتۆر عەبدوڵەتیف بۆ خۆی یەکێک لەو شانازانی کە هەیەی هەمیشە لە مناقەشەکانی باسی دەکا تەسکەی بەشێک لەو لەمایانەیە من باسم کردەوە شانازی ئەلم NRT ئێوە پێشکەشیارێکی وەکو بەڕێزت دەریهێناوەتی فڵان عالمەی سعودیە تەسکی تۆ دەکات نەک من دەریکە جێ شانازیەوە بۆ تۆ یان نا موضوعي عادية يعني هيك زور بلا مو اعتيادية كأهل علم زانايان مثلا بكسك بلن كأهل علم كمستقيم دينك شاتيدان بس أنا هم ولا سر أود وتريك كتو بجورك لجوركان ناراستو خول لأن دولتي السعودية وبالبشتي دكريت تنانت باش وفدكي حاجاني هرمي كردستان كدتشنا سعودية باشا للايان جري وزيري حج يان أوقافي السعودية بەرپرسی وەفدە بانگ دەکرێ و ناوی تۆ دەهێنرێت لای ئەوان دەڵێ ئاگاتان بەخوا منەوە لە تۆ لەم پیاوە بێت بۆ مادەم ئاگایان لەو پیاوە بێ بۆ لەگەڵ ئەو پیاوە قسە ناکەن بۆ من کە چوم تا ئێستا کەسێک ناتوە ئیستقبالم کا لە مەتار یا لە وتێلێک لەگەڵ ئەو خەڵکە ڕۆژڕوتە لە وتێل دەخەوم لە سعودیە بەڵێ ئەوەش کە هاتوێتە عومرە و حەج ئاگایان لە منە لەگەڵ خەڵک دێم لەگەڵ خەڵک دەڕۆم سوار پاس دەبم سوار تیارە دەبین لە وتێل دەخەوین ئەوە حاڵی ئێمەیە ڕۆژانی جومعە شوێنمان بەرناکەوێت لە ساحەکە لەبەر خۆرەکە دادەنیشین بۆ نوێژی جومعە ئەیکەوایە من لەوێ ئەو پێگەم هەیە بۆ ئەو حاڵمە بۆیە براکەم ئەوەی کە دەوترێت تەئید و پاڵپشتی و تەنها بە ئاەتەکەی خوا دەفەرموم قل هاتوا برهانكم إن كنتم صادقين کە ڕاست دەکەن بەڵگەیەک بێنن کە ڕاست دەکەن بەڵگەیەک بێنن بەس یعنی زمانی بوهتانکردن و درۆکردن لای خەڵک کە لە خوا نەترسێ ئاسانە ئەمڕۆ کە سەلەفیەت بڵاو بۆ تۆ کاکەمانە پاڵپشت دەکرێن کەناڵی ئامۆژگاری کاکەمانە دەعم دەکرێن ئەم شتانە پرسیارێکی منتەقی نیە کەناڵێکی ئاسمانیش بەگاڵتە دەعم ناکە زۆر چاکە لە کاک شاسواری بەڕێوەبەری خۆتان پرسیارکە کە چەند گفتوگۆمان کردووە لەسەر ئەوەی کە مانگانەکەمان بۆ کەم کاتەوە ناتوانین بیدەین ئەوە شاهیدەکە لە خۆتانە مانگانەی پەخش بەڵێ باشە
بابەتێکی دیکە ناکۆچی ئێوە و سەلەفیەکانی دیکەی هەرێمی کوردستانە. ئێوە ناکۆچیتان هەیە بوون بە باڵ و ڕەوتی جیاواز؟ سەلەفێت حیزب نییە تا ڕەوت و باڵی هەبێ براکەم. بەڵام هەموو ئەو شتانەی کە حیزب بەکاری دەهێنێ و پەیڕێوی لێ دەکا ئێوەش دەیکەن. ئەنی بەزەوەی ناوتان نیە و بەشداری لە ئینتیخابانە. بۆ بسەلمێنم تەلەڤیزیۆنتان هەیە، چالاکیتان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە، لە یوتیوب دکتۆر عەبدولەتیف ئەگەر بچووکترین بەسیترین وتاری هەبێت لە پاش چەند خولەکێک بە ئامادەی منداڵێک فەیسبووکی هەیە کەواتە ئەویش حیزبە. باشە مەبەستم یعنی ڕێکخراوە شتەکانتان بە ڕێکخراویەکەن. وانە بوونی تەنزیم و ڕێک و پێچی لە کاردەمانەوە نیە کە تۆ حیزبی. تەماشا دەکەی سنتەری ئەندازیاران یان پزیشکان یان نازانم یەکێتی زانایان، یەکێتی زانایان حیزبە، تەلەڤیزیۆنیشیان هەیە. ئەو هەموو خەڵکە تاجیر و نازانم چییە مەلایەکە لە هەولێر و تەلەڤیزیۆنی هەیە. مانایەوەی حیزبە کەس نیە تو حیزبە. حیزب یعنی چی براکەم؟ حیزبی سیاسی یعنی بوونی ئەمیرێک کە بەیعەتی پێدەدرێ و هەروەها دوو ڕێگا بەکار دەهێنرێ بۆ گەیشتن بە دەسەڵات و حکم. یان ڕێگای سلمی هەڵبژاردن و ئینتیخابات و پەرلەمانات یان ڕێگای چەکداری و خوێن ڕێژی. کامیان لە ئێمەدا هەیە؟ کە ئێمە هەوڵماندا وەڵا کاکە کورسی پەرلەمان و وەزارەت بەدەستبێنین و نازانم چی. کەی ئیشی ئێمە کەی بیرمان لێ کردوتە ئێمە؟ ئێمە نەسیحەتە، ئیشی ئێمە نەسیحەت. کەناڵەکەشمان ناوی چی؟ ئامۆژگاری. ئامۆژگاری خەڵک دەکەین بۆ ئەوەی لە دینی خوا تێبگان، بۆ ئەوەی تووشی جەهەنەم نەبن، تووشی شیرک نەبن. ئەو گرفتانی کە باسەکرێت لە نێوان ڕەوتە سەلەفیەکانە یاخود ڕێبەرانی سەلەفیەت لە هەرێمی کوردستانە بەشێکێڵێن بۆ ئەو ناوەژە گەڕێتەوە. پێشتر قەرار بووە کەناڵەکە ناوی داوا بێت، بەڵام دواتر دەبێت بە ئامۆژگاری. بەشێک لەو خەڵکانەی کە قەرار بووە ئەوانیش پاڵپشت بن بۆ مؤسسە خوا ئەسڵ ئەم قسەیە. خۆم لە ئوردون بووم لەگەڵ شەریکەی نورسات کە ئێوە شەریک بەشدارن لەگەڵیان و ئیتیفاقتان هەیە لەگەڵیان و کوێن ئارتی لە نورسات دانیشتم لەگەڵیان. خۆم دانیشتم ئایا بە ناوی بانگەواز بێ داوە یاخود بە ناوی ئامۆژگاری بێ. هەر خۆشم بڕیارمدا ئامۆژگاری بێ بەبێ ئەوەی فلانە کەس بڵێ وەڵام من ڕازی نیم یا فلانە کەسی چی ئەی بۆ هەواجهەی دیاری سەلەفیەت لە هەرێمی کوردستانە یعنی ئیحتیمامیان پێ نادرێ و تەنانەت ئەوان بەشێکیان بایکۆتی ئامۆژگاریان کردووە. ئامادەنین بێت شەردنی هەر کەسێک خەتیب بێت لە کەناڵی ئامۆژگاری لێ بدرێت. هیچ داعینی و پێویستیش ناکات. شەرد نییە. بۆ چکە لەوانەیە هەندێک جار ینی فاسلێک بە 10 دقیقە پەیامێک بگەێنی بە خوتبەیەکی نیو سەعات نەگات. ئەوە مەرج نییە. باشە. بەس هەر لەسەر ئەو بابەتە ینی لەسەر مەسەلەی ئەو ناکۆچیە. ئێستا پەیوەندی لە نێوان مزگەوتی ئیمان و مزگەوتی بەهەشدا چۆنە؟ ئاسایی و طبیعی الحەمدولله. ینی پەیوەندیتان هەیە لەو ڕۆژانەدا قسەم لەگەڵ کردووە. ئەی بۆچی لە کەناڵی ئامۆژگاری هیچێکێک لە وتارەکان یان لەو چالاکیانی لە مزگەوتی ئیمان بەڕێوە دەچێت پەخش ناکرێت؟ ئەگەر ئاگاتان لەوە بێت چونکە ئیمان مزگەوتی ئیمان سەلەفیەت لەبێەوە ئەو مامۆستایە لە سلێمانی ئەو مامۆستا خۆی ئیجتیهادی وایە کە ئەسڵی ڕەسمگرتنیش بە دروست نازانێت. وتارەکانی تەسویر ناکە. ئێکە تەسویرەکە چی بۆ پەخش بکەین؟ دەتوانێت تاکید لەو بکەن ئایا وتاری تەسویر دەکرێن؟ یعنی هۆکارەکە بە تەنها ئەمەیە ناکات. ئەسڵەن بە جایزی نازانێت تەسویری کات. هەمەش ئیجتیهادێکی خۆیەتی و ئاساییە ئینشاءالله. بەس ئەسڵی ئێمە کە هاتووی بە ناکۆچی فکری ئێوە ئەوە نییە بەقەدەوەی کە گرفتی لەگەڵ تەسویر و مامۆستایەکی سەلەفیە هیچ خلافێک لە منهج و لە عەقیدە و لە بیر و باوەڕماندانی الحەمدولله. ئەو جا لەوە گرنگتر براکێ من ئێمە باسی ئێمە ئایا داوای سەلەفی لەگەڵ تیرۆرە یا لەگەڵ تیرۆر نییە؟ داوای سەلەفی چی کردو بۆ کورد و چی نەکردو بۆ کورد و ئایا شەڕە یا خێرە؟ بەڵایە بۆ ئەم میلەتە یا زەرە؟ ئەمە ئەسڵی تەوەری بابەتەکەمان بە حەقەتەن بەڵام لە بردەکاریش حتمەوانە کێشە نیە ئینشاءالله. یان دەمەوێت چەند خاڵێک باسکەم ئەگەر ڕوخسەت هەبێت بۆ ئەوەی خەڵک تێبگات. داوای سەلەفی خەڵکیان وریا کردەوە لە شەخص پەرستی و گۆڕپەرستی و پەڕۆپەرستی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بۆ هاتوو خەڵک فێری تەنها خواپەرستی کە. بۆ چکە هەر کەسێک شەریک بۆ خوا پەیداکە خوای گەورە دەفەرمێت دەچێتە جەهەنەم و ناچێتە باش. ئەوە سوودێکە بە خەڵک گێنراوە. داوای سەلەفی خەڵک لە تاریکایەکانی بیدعە دەردێنێ بۆ ڕووناچی دینداریتێکی ڕاستەقینە و خواپەرستێکی جوان. داوای سەلەفی بووە بە سەبەبی ئەمن و ئاسایشی وڵات. یعنی ئێمە کە کاتێک فیتنە و ئاژاوە ڕوودەدا لەگەڵ ئەوە نین ڕووبدا بەڕاستی. بۆ چکە وڵاتەکەمان زەرەر دەکات، میلەتەکەمان خوێنی دەڕژێ بە بەلاش بەبێ ئەوەی هیچ ئیسیفادەیەکی شەبێت. باشە بەزاخر سەرنجیشەیە لەسەرەوەی کە لەگەڵ بەرەو پێشچوونی کۆمەڵایەتیدا نین. چۆن؟ یعنی چۆن؟ بۆ نمونە تۆ ئێستا داوا دەکەی دەڵێی دەستبڕینەوەی دەست باشترە لەوەی کە چاکسازی هەبێ و پێشکەوتنی کۆمەڵگا بۆیە کە دزەکان بەرەڵا بکەین و دەستیان نەبڕین. تۆ زانێ حتمما پرسیارەکە من بەتەنیا لەوەدا کورد نابێتەوە. دونایەک سەرنج نییە لەسەرەوەی کە سەلەفیەت لە هەرێمی کوردستاندا ڕێگرین لە بەرەو پێشچوونی کۆمەڵگا
لە خۆ گونجاندن لەگەڵ دنیادا بەڵێ گرفتان نیە ینی ئەم پرسیارەتان قەت لێ نەکراوە قەت نەبووتە جێ مناقەشە لەگەڵ خەڵکانی کە ئەنتی یاخود دژی سەلەفیەتن چێ ئەیکات ئەو کەسانە دەیکەن کە شتەکان هەڵدەجێڕنەوە کاتێک ئێمە دەڵێن لە ناو دینی ئیسلامدا شتی تازە قبول نییە دین ئەو دینەیە کە خوا ناردی نابشتی بۆ زیاد بکەیت باش ئەوان دێن بۆ ئەوەی ناشیرنمانکەن لای خەڵک کاکە ئەمانە هەموو شتێکیان بەلاوە بیدعەیە کارەبا بەلایەن و بیدعەیە کۆمپیوتەر بەلایەن بدەیە دژی پێشکەوتن خوازین تەبەنەمە بوتانە درۆیە دژی پێشکەوتن خوازین مۆبایل ئەوە تا ئایفۆنم بەدەستەوەیە ئایا دژی ئەوەین ئەمە خۆ لە سەردەمی پێغەمبەر نەبوو عەلەیهی سەڵات ئەی بۆ لە فکرە ئەوەت قبول نەبێ یعنی کە دین و دنیا دوشتی لەکجایە براکەم دین خوای گەورە دایناوە دین حتا سەحابە و تابعین و عولەما نەهاتوون دەستوری دین دابنێن بۆ خەڵک تاوەکو بڵێن قەیچێکە ئێمەش لەم سەردەمەدا عالمین و خۆمان دەتوانین دەستکاری بکەین دین من الله الرسالة لەلایەن خواوە هاتووە دین بۆیە دین نابێت دەستکاری بکرێشتی بۆ زیاد بکەین ئەمما لە دنیادا تاوەکو پێشکەوتنێک هەبێ لە خزمەتی مرۆڤایەتیدا بێ وەڵا ئێمەی سەلەفی لە پێشەموو خەڵکەوە باوەشی بۆ دەکەینەوە کەواتە سەلەفیەت دژی پێشکەوتن خوازیەک نییە لە بەرژەوەندی مرۆڤایەتیدا بێ ئەبەدەن ئەو کەسانەش کەوا دەڵێن کاکەمانە هەموو شتێکیان بەلاوە بیدعەیە ئەمانە مجەڕەد یانە فامە ئاگای لە هیچ نییە یا دەیەوێت سەلەفیەت ناشیرن کا بوتان بۆ سەلەفیەکان دەکات ئەخر باشە بەس ینی من دڵنیان بینەریشە ئێستا دەوێت وەڵامیەوەی دەست بکەوێتەوە کامە مەسلەی دەستبڕین و چاکسازەکەم تەنیاوە بە نمونە دەهێنمەوە کە دنیای بابەتی دیکەیە باشە بۆچی دزێک شایستەی ئەوە نەبێت کە بتوانانی چاکی بکەیت بەڵام ئەمە ئاسایی بێکەوەکو خۆتەڵی ئایفۆن بەکاربێنی سیارەکەت مۆدیلی بەرز و باش و بەرهەمی حتمما خۆر ئاوا بێ کەناڵی تەلەڤیزیۆنی تەبێت لەوە پەیامەکانی خۆت بگەێنی ینی بۆچی ئەم دوشتی جیاوازن بۆ ئەگەر باوەڕ بەمانە هەبێ باوەڕ بۆ نەبێت خەڵکێکی شایستی چاکسازی لە دیندا چاکسازی لە دیندا نا دەڵێن بە شەرێک دزی کردووە دەستی نەبڕی چاکی بکەیت ئەکەواتە ئاەتەکەی خوارڕەت کەەوە خۆت بڕیارێکی بۆ بدەیت مەبەستەوەیە جاخۆ من نەمکردەوە و خولەفا هەبووەوەی کردەوە وتم کاتێکم ئێستا بۆ منە نوێژ واجبە وەنیە لە سەرمان بەڵام کاتێک کە مەرجەکانی هەبێت کە مەرجەکانی نەیە لەسەر واجب نییە مەسلەی دەستبڕینیش ئاوایە ئەوجا چاکسازی لە بڕینی دەستی دزدایە یا لە گرتنی دزەکەدایە کامیان چاکسازیە بۆ کۆمەڵگا وەکوتم حەزیشم لە دووبارە نییە بەڵام کەسێک کە دزی دەکات لە ناو شاری سلێمانی ئەگەر 5-6 کەس دەستی ببڕدرێت لە دزەکان بەخوا دزی نامێنێت بەڵام هەر بیگرە و بیخەسجنەوە بەیانی مەسئولێک واستەیەکی بۆ دەکات و دوو بەیانی ڕشوە بەرتیلێک دەدرێت و سێ بەیانی خزمی فڵانە کەسە و بەردەبێت و دێتەوە دزی چاترت بۆ دەکات ئەمە چاکسازیە یا ئەوەی کە خوا داینابوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ والذي نفس محمد بيده لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها سوێن بەوەی نفسی منی بەدەستە فاتیمەی کچی من دزی بکە دەستی دەبڕم تەواو کەواتە کەس ناوێت دزی بکە بۆیە کە تەماشای تاریخی سەردەمی پێغەمبەری خوا خولەفا بکەین دزی کەم بووە پیاوکوژی کەم بووە بەڵام ئەوڕۆ چۆنە چونکە لە جیاتی حەدە شەرعیەکان شتی ترمان داناوە دزی زۆرە بەردەوام باندی دزی دەگیرێت بەردەوام لە پاڵەمەشدانی تۆ هەر تەیدی ئەم سیستەم و حکومڕانیەکەی من تەیدی ئەم سیستەمە دەکەم ئەخر چۆن وا دەوترێ من نەموتووە بەریئم لە عەلمانیەت علمانيت لما مشرق بمن لما مغربم بوشكو علماني يعني بيديني من دينم هي ديني من اسلامه بورا زينم هر كسك طبعا اواني كتيرورست كان اواني كداعش وتكفيريه كان بوا من ناشرين كان كاكا ما لقى نظامي علماني وسيستمي نازانم تشي او ما نوت اما ضلين با اجاو لولاته كمان نبت ملتي اما وكو سوريا وكو ليبيا لينيت فروشي ملت معنا كوادلين بوشكا مظاهره كرا خلقي بيتاوان كوجا خو كوري مسؤول ناكوجيت خەڵکێکی بێتاوان کوژرا و هیچیشمان بە هیچ نەکرد مزارەکرا کردیانە نیو موچە دوای تۆزێکی تر جوڵان کردیانە ڕوبع موچەیەک چمان بەچی کرد براکەم خەڵکی سووریا هەڵسا مزاهرەی کرد بۆی بەشار نەهێڵێت بەشار هەر لە شوێنی خۆیەتی زیاتر ئیسراحەتە کوڕی خەڵکیش کوژرا و ئافرەتیش بێوەژن بوو مناڵیش بێباوک بوو کەواتە کاتێک من دەڵێم با ئاژاوە نەبێ با فیتنە نەبێ لە وڵاتدا لە پەرۆشی میلەتمە نەک لە بەرخاتری چاوی کاڵی دەسەڵاتم بێ ومانای ئەوە نیە ئێمە لەگەڵ علمانیەت بین یا لەگەڵ سیستەمێک بین لە وڵاتی ئێمەدایە کە پێچەوانەی شەرعی خوا بێ هەر بڕگەیەکی دەستور و یاسای ئەم حکوومەتی هەرێمە پێچەوانەی دینی خوا بێ ئێمە بەریئین لەوی پێڕاستینین بەڵام ناشتی ناژا و مشکلە دروستکەین خوێن ڕێژی و فیتنە و ئاژاوە لەگەڵی نین چکە بەوە هیچ ناکرێت باشە ئەوترێت سەلەفەکان توندن لە وەڵامدانەوەی هەم هاوڕەکانی خۆیان یان براکانی خۆیان لە ڕەوتەکانی دیکەی ناو ئاینی ئیسلامدا بۆ نمونە وشەی زۆر توند بەرامبەر یەک بەکاردەهێنن مەسلەیەوەی بۆ نمونە حەدادی بەرامبەر بە یەک بەکاردەهێنن مۆمێح بەکاردەهێنن هەتا حەدادی ینی وشەیەکی
پیاوێک بۆ کە کاتی خۆی لە مسر لە سەلەفەکان جابۆتەوە ئێستا بۆ بە جوێنێک ینی سەلەفەکان بەرامبەر براجان حدادی یعنی چی یعنی کەسانێکن کە بە سیما تەماشای دەکەی سیمایەکی سەلەفی هەیە بەڵام کەسێکی توندڕەوە کەسێکی توندڕەوە کەسێکە مەسلحەت و مەفسەدت لێک جیا ناکاتەوە کەسێکە ناحەکیمە کەسێکە یعنی بەڵایەکە بۆ ئەو میلەتە ئەوە ئێمە بە سەلەفی نازانین هەمان فکری فلان کەسی هەیە کە مەحمود الحداد بوو هەمان فکری کابرای توندڕەوی هەیە کە یعنی وەکو بڵی فەرخە داعشێکن نەک بۆ خوێن ڕێژی و کاولکاری ناڵن بۆ تەکفیرکردن نە بۆ دەرکردنی خەڵک لە دینی حەق ئەوانە بەڵانە بەڵێ هەر کەسێک ئیدعای دینی خوا بکە بە پاچی واژ نەبێ ئێمە دەڵێن ڕاز ناکات مۆزوعەکە ئەوەیە چکە بۆ یەکێک لە ئەهدافی سەلەفیکا کارزان بریتیە لە بە پاگڕاگرتنی دینەکەمان هەم لە شڵڕەوی هەم لە زێدەڕەوی یەکێک لە ئەهدافی ئەم دینە بریتیە لەوەی کە هەر کەسێک کە ئینحرافی کرد لایدا لە دینی حەق بڵێن خەڵکی نەوریابن ئەمە پێی نەخەڵەتی منهجی تەواو نییە بەس بۆ بەم جۆرەنە یعنی بەم زمانە تەنانەت من وتاری جەنابتان بینیومە کە وەڵامدانەوەی خەڵک بۆ وشەی زۆر ئەوەی تیا بەکارهێنرا من هەر کەسێک ئەوە دوێنێ لە مەجلیسێکدا باسم کرد وتیان مامۆستان دێک وشەیە بۆ بەکاری دێنی وتم هەر کەسێک خوای گەورە وشەیەکی زبری بۆ بەکارهێنابێ یا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وشەی زبری بۆ بەکارهێنابێ نیش بۆ بەکاردێنم بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ يتكلم الرويبضة قالوا ما الرويبضة قال الرجل التافه يتكلم في أمر العامة وتي إنساني تافه هيچ پوچ دێ قسە لە شتی گەورە گەورە و مەزن دەکا پێغەمبەر فەرموویەتی تافهە هیچ و پوچە کاکە قەدری خۆت بزانە شتێک مەڵێ لە خۆت گەورەتر بێ و مشکلەیەک و بەڵایەک دروستکەیت و قسەی ناڕاستکەیت ئەوە کە پێغەمبەر بێڵێ ئێمەش دەیڵێن عەلەیهی سەڵات وسەلام بەس بۆ بەڵام بین جنێو بە خەڵک بڵێن جنێو بە خەڵک ناڵێن دکتۆر عەبدوڵەتیف دکتۆرە و شێخە و خەڵکێکی ناسراوە و ینی بۆچی بە گەنجێک کە دێت لەسەر سەلەفێت قسە دەکا پێی بڵێ هیچ و پوچ تۆ وای پێ دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ الرجل التافه يعني بۆ نمونە سەلەفیەت بۆتە سەبەبی ڕەحمەت و بەرەکەت بۆ ئەم وڵاتە هەر کەسێک کە نەیبینێ یا خۆی بێ ئاگایە یا خۆی بێ ئاگا دەکات سەبەبی ڕەحمەتە لە ڕوانگەی دیندارێتیەوە ئەو دینە ئینحراف و چەوت و گۆڕپەرستیەی نەهێشت بە فەزڵی خوا خەڵک هەروای دەزانی تا نەچێتە سەر قەبرێک مناڵی نابێ تا نەچێتە سەر شێخ فلانە کەس کوڕی نابێ تا نەچێت سوجدە بۆ فلانە کەس نەبا و مەڕ و هەنجوینی بۆ نەبا ژیانی نابێ خەڵک وەشیار کراوەتەوە سەلەفیەت سەبەبی ئەمانە سەبەبی ئەوەیە کە خەڵک تووشی تیرۆریستی نەبێ کاولکاری نەبێ لەو لاشەوە جەنابی دێت هجوم کاتە سەر سەلەفیەت کاکە سەلەفیەت بۆ سەر ئەمن و ئاسایشی وڵاتەکەمان ترسناچیە بۆ سەر جلوبەرجی کورتی ئێستا منی سەلەفی جلوبەرجی کوردیم لە بەرەیاو لە بەریەتی لەگەڵ ئەوەشدا وەڵاوە کارەساتە باشە بەس تۆ لە یەکێک لە وتارەکانتە دەڵێیت پیاوانە گەڕ ڕیش بتاشن لەگەڵ ژنا فەرقیان نییە بەخواوەم نەوتوە لەم کەناڵی ئێوە وەڵام دایەوەکەوام نەوتوە وات نەوتوە نەخ چیم وتوە بەڵام خەڵک دێ شتەکان تێکەڵ دەکات وتومە چۆن خوای گەورە ئەمری بە ئافرەت کردووە خۆی داپۆشێ لە چ بکات کە نەیکات تاوانبار دەبێت بە هەمان شێوەش پیا خوای گەورە ئەمری پێکردووە پێغەمبەر صلی الله علیه و ئەمری پێکردووە ڕیشی بێ نەیکات تاوانبار دەبێت یعنی لەو ڕوانگەیەوەدا چۆن ئەو تاوانبار دەبێت ئەوش تاوانبار دەبێت نەموتوە وڵا پیا و ژنە ئەو جارە لە دینی ئیسلامیشدا إن أكرمكم عند الله أتقاكم بەڕێشترین کەس لای خوا بە تەقوایە نەیفەرموو پیا و ئافرەت بە تەقوا وەکو سەلەفیەکان غەدرێکی گەورە لە ئافرەت دەکەن لەکوێوە بەوەی لە داپۆشین و هەتا پەچەوە ئەو شتانیانی سەلەفیەکانی کەنوانە لە ڕێگریکردن لە چوونە سەرکار ئیش بێنە ناو کۆمەلگاوە سەلەفیەت پاڵپشتی لەمە دەکا چەند ڕۆژێک لەوە پێش لەو کەناڵی ئێوە یەکێک هاتوو میوانێکتان فەرمێسکی بەوە دەڕۆژ جامیعەکان پڕ بۆ لە نیقاب دایرەکان پڕ بۆ لە نیقاب و ئافرەتی پەچەی هەیە ئێکە ڕێمان لێگرتنی چێکن لەو جامیعانە ڕێیان لێ ناچیدا ئێوە خۆی وەڵامە بۆ چۆن ڕێ وەڵامەکەت تۆ وەربگرن بەڵێ 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 هەر واقعەکەمان ئەوەی براکەم هەر کەسێک بە شێوازێکی شەرعی بڕوا نەخ ڕێ لێ ناچێت باشە سۆفیەکان ئێوە بە بەڵا دەزانن بۆ بەڵاین بۆ ئەوان بۆ ئەوان بازاڕیانمان کۆمەلگای بازاڕیانمان نەهێشتوە بەڕاستی حەقی بازار گەرمیە مەسەلەی طبعاً لای ئەوان وایە لای ئەوان کاکە خەڵک یعنی دەبووە سوێن بەسەری فلان بخوا و بڵێ خوایە بۆ خاتری فلان لێم خۆش بووە و تا نەچێت نەبێتە نازانم چی ئەو وای دەزانی کە ناچێتە بەهەشتوو ئێستا ئێمە بۆ خەڵک ماڕوون کردەوە خەڵکینە ئیمان و کردەوەی چاک ئەوە نییە تۆ بە وڵا ئیلا دەبێت فلانە کەس بپەرستی و سوزدە بۆ فلان کەس بەری و هانا بۆ فلانە کەس بەری و اعتقاد بە فلانە کەس بێت و ئەو شتە نەماوە کە ئەوە نەماوە تەبەن پێیان ناخۆشە و دژایەتیمان دەکەن لە دژایەتیەکەشدا ڕاست ناڵێن وڵا ئەوانە بازاری ئێمەیان بڕی دەڵە کاکە ئەمانە داعشن ئەمانە تیرۆریستن ئەمانە دژی ئێمە دژی ئیسلامن ئێوە زەکات وەردەگرن بۆ کەناڵەکەتان کەناڵی ئامۆژگاری وانە ڕەوایە ئەو شتە خی گەورە دەفەرمێ زەکات بۆ 8 سنفە
باش بۆ هەر سنف لە کام لەو سنفانەیە فی سەبیل ڕێگەیەوە بەوەی کە فی سەبیل لە پێناوی خوا کەناڵی ئامۆژگاری کە لە پێناوی خوا دینی خوا بڵاو دەکاتەوە زەکات بۆی حەڵاڵە کە کەناڵی ئامۆژگاری کەناڵێکی ئیخباری و سیاسی و حیزبی و شتی ئاوایە وەڵا 1 دیناری زەکات بۆی حەڵاڵ نییە بەس بە منطقی تۆ ینی بۆ منە بە منطقی سۆفیەکان خۆ مسلمانیشن و باوەڕیان یەکەمە لە کاکە منطق نەمەنطقی منەنەی سۆفی منطقی یعنی قورآن و سنت ئەوەی قورآن و سنت ئەخە باش بەس تۆ بە منطقی ئەوە لێکرداوەتەوە دەڵێ فی سەبیل ئەوە ئەکرێ زەکاتی بۆ قورآنی خوا کەلامەکەی خوا دەفەرمێ فەلا تدعوا مع الله ئەحەدا لەگەڵ خوا هاوار مەکە کەس ئامۆژگاری بەردەوام وا بە خەڵک دەڵێ بەس خوا بپەرستن کاجی سۆفی دەڵێ وەرە بڕۆ سەر قەبرەکەی کاک ئەحمەدی شێخ و هانای بۆ بەرە ئەگەر دەتەوێت مناڵت بێ دەتەوێت ڕزق و ڕۆزیت بۆ بێ ئێمە دەڵێن کاکە ئەمە پیاوچاکێک بوو لەسەر سەرمان بەڵام ڕوو بکە ئەو خوای دروستی کردویت باش کاممان لەگەڵ ئاەتەکەی خوا دەگونجێ باشە کاتم زۆر کەم ماوە و پرسیاریش زۆرە تۆ بەم نزیکانە سەردانی بارزانیت کردووە وایە بارزانیت بینیوە باڵە بینیم چی باس کرا بۆچی بوو سەردانەکە چ پێی بێوەیە باشە پرسیارە وەڵامەیە باش کاتە لیقایکی استخباراتیشە نەکردەنا نەک ئەو کا قوبادم بینیوە جا کام مەسئولی گەورەیە بەڵێ بینیومە لە یەکێتیش و لە پارتیش و لەگەڵ گۆڕانیش نەوشیروانیش قسەم کردو بۆچی چکە کاک نەوشیروانیشت بینیوە قسە بە قسە تەلەفۆن هەبووە لە بینمان بەڵێ هی کۆماڵ هی گرت و هەر هەمووی بۆچی چکە هەر یەکە لە ڕوانگەی خۆیەوە سیر دەکە ئەم سەلەفیەتە مەترسێکی زۆر گەورەی بۆ سەر حیزبەکەی ئەمە ڕووین دەکەینەوە سەلەفیەت ڕەحمەتە ئەمانە بریتینە لە بەڵاو موسیبەت هیچیشتان لەوە مەترسن کە سەلەفیەت تەماعی لە کورسی کەستان بێت ئیشمان بەوە نییە بەخوا ئیشی ئێمە ئامۆژگاریکردنی خەڵکە خەڵک دینی خوای هەبێت خەڵک مسلمان بێ ئەخلاقی جوان بێ ڕەوشتی جوان بێ ئەو جا سەبەبی ڕئیسیش ئەوە بووکە ڕادیۆی ئامۆژگاری داخرا ڕادیۆی ئامۆژگاری داخرا داوامان کرد کە ڕادیۆکە بکرێتەوە هەر نەشکرایەوە بەڵام ڕادیۆی لەبیرمان نەچێت ڕادیۆی داعش لە منطقەی بادینان ڕادیۆی داعش هەیە لە هەرێمی کوردستان بەس ئامۆژگاری داخرا کە دوعای بۆ کە بارزانیت بینیەوەت پێوت ئەرە وەڵڵا نەهی داعش کە هەیە ئەو کاتە نەمزانی کە هەیە بەڵام باسم کرد کە ڕادیۆی ئامۆژگاری داخراوە باشە لەگەڵ هیچ کام لەو کەسایەتی سیاسیانەوە بە دیاریکراوی لەگەڵ بارزانیدا باسی مەسلەی پرۆسی سیاسی نەکرا یاڵیشین بە پرۆسی سیاسی نیە کاکە ئیلا شتێک لە ڕوانگەی دینەوە من قسەی لێ بکەم دەنا نەبوو پارە چوین نەبوو منسەب چوین نەبوو هیچ کارێکی سیاسی ئیلا ئەوە نەبێت کە ئەو دینە حەقەی خوا چۆنێت یەک ڕێمانیاری مەبوو دیسان دەمە پشڕاستی کەیتەوە دەوترێتەوە لەوێ بەڵێنت پێداوە کە بە هیچ جۆرێک دژایەتی ئەو نەکەی بەخوا ڕاست نییە باشە بەخوا بەڵێن بە کەس نادەم بە مطلقی لە حەقدا لەگەڵ کەسی کە مەلەکرێکار بەم دوایانە ئازاد کرا هەواڵێکی دڵخۆشکەر بوو بە نیسبەتەوە یان پێگومان لە سجنی کافرێکدا لە سجنی وڵاتێکی کافر ئازاد کراوە دڵخۆشکەرە بەڵام داوام وایە ومێدم وایە کە ئەو فکرەی کە توندێتیە تێیدایەتی وازی لێ بێنێت بێتە سەردینێکی مستەقیم ئەوە دڵمان پێی خۆشە ئەمە هەر وەکو جاران ئەم بەزمە بێ وەڵا زەرەرە لە فکرانی گرفتت هەیە لەگەڵی هەر زۆر سپاس بۆ دکتۆر عەبدولەتیف ئەحمەد بەڕێوەبەری کەناڵی ئامۆژگاری سپاس بۆی کە میوانی تاوتێ بووی ئازانێ نافتی سپاس بۆی وەش سپاس بۆ کۆمنتەکانتان مەودای پرسیارەکانی منی زۆر فراوان کرد بمبورن کە نەمتوانی هەموو کۆمنتەکان بخوێنمەوە بەڵام وەک هەمیشە کۆمنتی ئێوە لەسەر شاشەی NRT بەدەردەکەوێت و پاش ئەم بەرنامەیەش دکتۆر عەبدولەتیف لە لایڤستریمی پیجی NRT-ەوە لەگەڵتانە بێ بەشێکی زۆر لەو کۆمنتانە وەڵامی بۆ وەرەگیرێتەوە تا بەرنامێکی دیکە هەرشاد بن سپاس. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان